لە سێبەری باوەڕدا بەشی دووەم. نووسینی محەممەد فەتحوڵڵا گولەن. دەرکەوتنی مەلائیکەت و جنۆکەکان بۆ پێغەمبەری خوا و ئاخاوتنیان لەگەڵی. عەبدوڵڵای کوڕی عومەر ڕەزای خوای لێبێ دەڵێ باوکم بۆی ژێرامەوە، وتی ڕۆژێکیان لە خزمەت پێغەمبەری خوادا بووین. لە ناکاو کەسێکی قەژڕەش کە سەر تاپای جلەکانی سپی بوو دەرکەوت. شوێنەواری ڕێبواری پێوە دیار نەبوو. کەس لە ئێمەژنەی دەناسی، ئەژنۆی نووسان بە ئەژنۆیەوە و دەستەکانیشی خستە سەرڕانی. پاشان پرسیاری دەربارەی ئیسلام و ئیمان و ئیحسان و قیامەتی لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کرد. پێغەمبەری خوا وەڵامی دایەوە. پاش ئەم پرسیار و وەڵامە هەڵسا و ڕۆیشت. من ماوەیەکی زۆر دانیشتم و چاوەڕێم کرد. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێی وتم: ئەی عومەر، دەزانی دەو کەسەی پرسیارەکانی کردچێ بوو؟ وتم: پێغەمبەری خوا دەزانێت. فەرمووی: ئەوە جیبریل بوو، هات بۆ ئەوەی دینەکەتان فێر بکات. سعدی کوڕی ئەبی وەقاز ڕەزای خوای لێبێ دەجێڕێتەوە: لە ڕۆژی ئوحوددا دوو پیاوم لە لای ڕاست و چەپی پێغەمبەری خواوە بینی. جلی سپیان لەبەردا بوو، بە دڵ و بە گیان لە پێناویدا دەجەنگان. نە پێشتر ئەو کەسانم دی بوو، نە دواتریش بینیمنەوە. مەبەز لەم دوو کەسە جیبریل و میکائیلە. معازی کوڕی ڕیفاعە ڕەزای خوای لێبێ لە باوچیەوە کە بەشدار بووی بەدرە دەجێڕێتەوە. لە کاتی جەنگی بەدردا حەزرەتی جیبریل هات بۆ لای پێغەمبەر صلی الله علیه وسلم و لێی پرسی: ئێوە چۆن تەماشای ئەو کەسانە دەکەن کە بەشداری بەدر دەکەن؟ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی: ئێمە ئەوان بە باشترینی موسڵمانەکان ئەژمار دەکەین. ئەویش فەرمووی: ئێمەش فریشتە بەشداربووەکانی بەدر بە باشترینی فریشتەکان ئەژمار دەکەین. ئەحمەدی کوڕی جەمبەل لە ئەلمەسنەدەکەیدا لە ئیبن مەسعودی دەجێڕێتەوە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە ڕووداوی شەوی جنۆکە ئەللەیلە الجندا قورئانی فێری جنۆکەکان کردووە. موعجیزەکانی تایبەت بە غەیب. حەزرەتی عایشە ڕەزای خوای لێبێ بۆمان دەجێڕێتەوە: ڕۆژێکیان خۆرگیرە، دوای ئەوەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نوێژی خۆرگیرانی ئەنجامدا فەرمووی: بێگومان خۆر و مانگ دوو بەڵگەی خوای گەورەن. کاتێک ئێوە جیرانی ئەم دوانەتان بینی، هەتا بەردەبن نوێژ بکەن. سوێن بێت بەخوا، من لەم جێگایەدا کە نوێژی خۆرگیرانم تێدا کرد، هەموو ئەو شتانم بینی کە بەڵێنم پێدرا بوو. تەنانەت کاتێک لە نوێژەکەدا بینیتان کەمێک چوومە پێشەوە، بینیم دەمەوێت هێشوویەک ترێ لە بەهەشتەوە وەربگرم. وەسوێن بێت بەخوا، ئەو کاتەی بینیتان کشامەوە دواوە، بینیم بەشێکی دۆزەخ بەشەکەی دیکەی تار و مار دەکات. عەبدوڵڵای کوڕی عەباس ڕەزای خوای لێبێت دەجێڕێتەوە: پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم گەیشت بە دوو گۆڕ و فەرمووی: ئاگادار بن، بێگومان ئەمانە سزا دەدرێن، لەسەر شتێکی گەورەش سزا نادرێن. یەکێکیان قسەی دەهێنا و دەبردوو، ئەوی دیکەشیان خۆی لە میز نەدەپاراست. شایەتی درەختەکان لەسەر پێغەمبەر. جابیری کوڕی عەبدوڵڵا ڕەزای خوای لێبێ دەجێڕێتەوە: لەگەڵ پێغەمبەری خوادا دەڕۆیشتین، لە کۆتاییدا گەیشتین بە دۆڵێکی فراوان. پێغەمبەر صلی الله علیه وسلم چوو دەست بە ئاو بگەێنێت. منیش بە تاسێک ئاوە شوێنی کەوتم. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تەماشایەکی ئەم لاولای کرد، بەڵام هیچی لێ نەبوو خۆی پێدا بپۆشێت. اینجا دوو درەختی لە کەناری دۆڵەکەدا بەرچاو کەوت. یەکسەر ڕۆیشت بۆ لای یەکێکیان و لقێک لە لقەکانی گرت و فەرمووی: بە ئیزنی خوا بۆم ڕام ببە. درەختەکە وەک حوشترێکی ماڵی و ئەڵقە لە لوود ڕام بوو. پاشان درەختەکەی دیکەشی بە هەمان شێوە هێنا. اینجا فەرمانی پێکردن: بە ئیزنی خوا دام بپۆشن. دایان پۆشی. عەبدوڵڵای کوڕی عومەر ڕەزای خوای لێبێت دەجێڕێتەوە: پێغەمبەر صلی الله علیه وسلم کاتی وتاردان پاڵی بەقەد دارخورمایەکی بڕاوەوە دەدا. کاتێک مینبەری بۆ دروست کرا، دارخورماکەی جێهێشت، قەدەکە دەستی بە نرکە و ناڵە کرد. یەکسەر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چوو بۆ لای و دەستی پێداهێنا، دەنگەکەی نەما. ئەبوو سەعیدی خودری ڕەزای خوای لێبێ دەجێڕێتەوە: جارێکیان دوای نوێژی شێوان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دارێکی دا بە قەتادەی کوڕی نوعمان و فەرمووی:
ئەم دارە دەهەنگا و پێش و دوات ڕووناک دەکاتەوە. کاتێک چوویتە ماڵەوە لە گۆشەیەکدا تارماییەک دەبینیت، پێش ئەوەی بهێڵیت هیچت پێ بڵێت بەم دارە پێیدا بچێشە. قەتادە فەرمانەکەی وەک خۆی جێبەجێ کرد.